هەڵەبجە لە ڕابردوودا ئەو پارێزگایە بووە زۆرترین شاند و بەرپرسی حکوومەت هێرێم سەردانی کردووە، بەڵام بەپێی بە دوواداچوونەکان کەمترین خزمەت دەکرێت و ئەو وەزیرانەش سەردانی دەکەن توانایی بڕیاردان و جێبەجێکردنی پرۆژەیەکیان نییە. ڕۆژنامەنووسێک دەڵێت هەندێک کات ئەو بەرپرسانی دێنە شارەکە خۆیان لە پرسیارەکانیان دەدزنەوە و زیاتر بۆ خۆنواندن دێنە پارێزگاکەوە. بدەنی جۆی بابەتێکی تریژەوەی کە بەڕێبەرایەتی بوومەرگ نییە لە هەڵەبجە، ئەم بابەتەش لەگەڵ بەڕێز وەزیری مالیە هەروەها سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت قسەی لەسەر دەکەین و بابەتێکی تریشەیە مەسلەی لە هەڵەبجە بەڕێبەرایەتی گەشت و گوزار نییە، لەگەڵ بەڕێز وەزیری شارەوانی قسە دەکەین و بەرەو ئەو ئاراستەیە دەڕۆین کە بەڕاستی ئەم ناوچەیە ناوچەیەکی گەشتیاریە. بوونی بەڕێبەرایەتی گەشت و گوزار لە هەڵەبجە بە گرنگ دەزانین و کاریشی لەسەر دەکەین. لە جانبی مالی هەنگاوی باشمان ناوە هەندێک بڕیاری باشمانداوە، ئەوەی تریش دڵنیای سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت پەسەندی دەکەن. ئەو بەرپرسانش کە ڕوو لەم شارەیەکەن بێگومان بەداخەوە ئەو بەرپرسانە دێنەکە ینی بڵێ بڕیار بەدەستنین تەنها بۆ خۆنوانەکە کە دێنە دێرە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان زۆر جار پرسیاری ئەویان ڕوبەڕوەکەینەوە، ینی بۆچی هەڵەبجە وەکو پێویست خزمەت ناکرێت، بۆچی پرۆژێ بۆ جێبەجێ ناکرێت. ینی من لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا وەزیری پلاندانان هاتە ئێرە بۆ خۆم پرسیارێکەوەم ئاراست کرد کە لە کۆی حەوت پرۆژەی استراتیژیکەم کابینەیە جێبەجێ کردو 6یان لە پارێزگای هەولێرن، یەک پرۆژیان لە پارێزگای سلێمانیە کە ئەویش پرۆژەی کابینەی پێشووترە. ینی هەڵەبجە هیچ پرۆژێکی استراتیژی لەم کابینەیە بۆ جێبەجێ نەکراوە، بەڵام بەداخەوە ینی بە جۆرەگە جۆرەکان خۆی لە وەڵامیان پرسیارێ من دزیەوە. خەڵکی هەڵەبجە نیگەرانن تا ئێستا پارێزگاکان بەپێی پێویست ئاوەڕی لێ نەدراوەتەوە. ئەو بەرپرسە حکومیانش کە دێنە شارەکە بڕیاریان بۆ پرۆژەیەکیش پێ نادرێت. دەخێنە ژێر دەستی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت. ئیمڕۆژ هەڵەبجە تەواو بوو. پلانمان هەیە کە سەردانی ئیدارەی ڕاپەڕینەوە هەروەها ئیدارەی گەرمیانیش بکەین لە خزمەت دەوانیش بین. هەڵەبجە زۆر بەرپرس ڕووی تێکات، بەس هەمویان بەڵێنەدان هەمویان سەر قاغەزە بەڕاستی هیچ بەڵێنێکیان تا ناڵم هیچ، بەس بە زۆر بە کەمی بەڵێنەکانیان خسۆدە ئەرزی واقع جێبەجێکردنی لە پرۆژەکانی هەڵەبجە هیچ سیمای شاربوونێکی پێوەدیان، هیچ سیمای پارێزگابوونێکی پێوەدیان. هیوادارم ئەو بەرپرسانی کە بەڵێن سەر قاغەزدەن بتوان لە ئەرزی واقع لە هەڵەبجە جێبەجێ بکرێت و سیمایەکی جوان بە شاری هەڵەبجە شێت ببەخشن. زۆرینەی ئەو شاندا حکومیانە کە لەسەر ئاستی وەزیر و بەڕێوەبەری دیوان و بریکاری وەزیر و سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران سەردانی پارێزگای هەڵەبجە دەکەن، تەنیا ئەوە دووبارە دەکەنەوە کە هەوڵ دەدەن کێشەکان چارەسەر بکەن، یان دەڵێن کێشە و گرفتەکانی شارەکەمان تۆمار کردووە و دەیگەیەنە سەروی خۆیان. ئەو وەفدانە ڕۆژانە بەبێ هیچ ئەنجامێک شارەکە جێدەهێڵن. چین و توێژە جیاوازەکانیش دەڵێن هەڵەبجە کردداری پێویستە، نەک نمایش و خۆنواندن و خۆ دەرخستن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.